بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. هەموو بخير بين زور خۆشحاڵم بە دیدارتان برایان و خوشکانمان لە شارۆچکەی خەلیفان و ناوچەکانی دەوروبەری. ڕاستیەکەی من وە نەبێ وەکو جەولەیەکی ئاوەڕەسمی هاتمم، بەڵام بۆ چەند سەردانێک هاتین بۆ خەلیفان، برایانیش پێیان باش بوو کاوە بەگشتی بە خزمەتتان بگەم، بە دیدارتان شاد بین برایان و خوشکانی بەڕێز. براو خوشکە بەڕێزەکانم، من چەند قسەیەکی کورت و پوختان بۆ دەکەم و یەکەم بەوە دەست پێ دەکەم کە خوا سوبحانه وتعالى لە پێناسەی پێغەمبەری خاتەمدا صلى الله عليه وآله وسلم دەفەرمێت وما أرسلناك إلا رحمة للعالمين. خوا سبحانه وتعالى پێغەمبەری کۆتایی محەممەد صلى الله عليه وسلم دەدوێنێ و پێی دەفەرمێت تۆمان نەناردوو مەگەر بەزەییبی بۆ هەموو جیهانیان. جا ئێمە کە خۆمان بە شوێنکەوتووی پێغەمبەری خاتەم دەزانین و ئومێدم وایە لای خوای پەروەردگاریش هەروە لە قەڵەم درابین و خوا پشتیوان بێ لە ڕۆژی دواییشدا هەر لە خزمەتیدا دەبین لە بەهەشدا. ئێمەیە کە ئاوا خۆمان دەبینین پێویستە زۆر تەماشای ئەو پێناسەی خوای پەروەردگار بکەین بۆ پێغەمبەری کۆتایی خۆی محەممەد المستەفا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. خوا وا پێناسەی دەکا کە ڕەحمەتە بۆ هەموو جیهانیان. خوا نەیفەرمووە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للمسلمین، دەفەرمێ ڕەحمەتە للعالەمین. پێغەمبەری پێشەوامان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بەرجەستەکەری ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی و بەخششی خوا بووە بۆ هەموو بەشەریەت. و لە ڕاستیدا لە دوای هاتنی محەممەد صلى الله عليه وآله وسلم وەکو کۆتا پێغەمبەری خوا مرۆڤایەتی هەمووی بەهرەمەند بووە لەو دین و پەیامەی کە پێغەمبەری کۆتایی هێناوێتی. با بزانی چۆن پێشەوەی پێغەمبەری کۆتایی بێ ئەوە هەر نیوە دوورگەی عەرەبی نەبوو کە لە نەفامی و جاهیلیەتدا بوون. آخر جاهیلیەت نەفامی واتە ئەوە کە مرۆڤ نەزانێ چۆن بژی و نەزانێ کە بۆچی لەسەر زەویدان دراوە و حکمت لە بوونی چییە و ڕاست و چەوت و حەڵاڵ و حەرام و چاک و خەراپ و دۆست و دژمن لێک نەکاتەوە. هەموو بەشەریەت هەروە بوو. بە دانپێداهێنانی هەموو مێژەونووسان دەڵێن مرۆڤایەتی هەمووی ئەو کاتە لە نەفامی و نەزانی و دواکەوتوویەتیدا بوو. لە ڕووی سیاسیەوە هەر دەوڵەتێک دەسەڵاتی هەبووە ئەوی دیکەی داگیر دەکرد. لە ڕووی کۆمەڵایەتیەوە چینایەتیەکی زۆر هەبوو، هەندێک خۆیان زۆر لە پشت ئەوانی دیکەوە دەزانی و خەڵکی دیکەیان زۆر لە خوار خۆیانەوە تەماشا دەکرد. هەروەکو ئێستاش ئەو جەهالەت و نەفامیە کەم و زۆر هەیە. لە ڕووی ئابووریەوە قڕی و پڕی هەبوو، هەندێک پڕ بوون زۆربەش قڕ بوون. و لە ڕووی فیکریەوە دواکەوتوویەتیکی زۆر هەبوو. و لە ڕووی پەرستنەوە خەڵک ئەنواع و ئەشکاڵ پەرستراوی دەپەرستن، هەر بت و سەنەم نەبوون، بەڵکو جۆرە ژیانداریان دەپەرستن کە ئێستاش هەر هەن لە شەرقی ئاسیا، لە ڕۆژهەڵاتی ئاسیا. هەندێک کەس ماری کوبڕا دەپەرستێ، هەندێک کەس مشک دەپەرستێ، هەندێک کەس مانگا دەپەرستێ. ئێستاش هەر هەیە. ئەو کاتە دیارە زۆر بەربەڵاوتر بوو. نەک هەر ئەوەندە، بەڵکو لە ڕووی پەیوەندی نێوان پیا و ئافرەت، ئەوە ئیسلام بانگی بەجێی خەڵکدادا کە ئافرەتی وەکو پیا و مرۆڤە و لە مرۆڤبوون و لە بەندەی خوابوون و لە بەرپرسیاربوونیان بەرامبەر بە کۆمەلگا و میلەت هەردووکیان وەکو یەکن. بەڵام خوای پەروەردگار هەندێک تایبەتمەندی داون بە پیا و هەندێک تایبەتمەندیشی داون بە ئافرەت کە ئەو تایبەتمەندیانە هی ئەوە نین خۆیان پێ بەسەرێکدا هەڵشێشن، بەڵکو
دەبێت پیا و ئافرەت پەیوەندێکی تەکاملی و تەواوکاریان لە بەیندا هەبێ. ئەوەی بە پیاو دەکرێت بە ئافرەت ناکرێت، ئەوەی بە ئافرەتی دەکرێت بە پیاو ناکرێت. هەر کامێکیان دەبێت لە مەیدانی خۆیدا پێش بڕکە بکە. بەڵام ئەو کاتە فەیلسوفەکانی یۆنان مناقەشەیان بوو لەسەر ئەوە دەیانگوت ئافرەت خاوەنی ڕوح نییە، ئەگەر ڕوحیشی هەبێ ئەوان دەیانگوت ڕوحێکی حەیوانی هەیە نەک ئینسانی. بەڵام خوا سبحانه وتعالى لە چەندان ئاەت لە قورئاندا ڕایگەیاند یا ئەیها الناس ئنا خلقناکم من ذەکەر وأنثى وخوا ڕایگەیاند یا ئەیها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها کە ئەو نەفسە یەکەمەی کە هەموو مرۆڤایەتی لێ دروست بووە ئادەمە، هاوسەرەکەشی هەر لەو جۆرە نەفسە دروست بووە کە حەوایە، ئەویش دایکی مرۆڤایەتی سەڵات و سەلامی خوا لەسەر هەردووکیان بێ. جا دوای ئەوەی محەممەد صلی الله عليه وآله وسلم هات پەیامی خوای هێنا هەم لە ڕووی سیاسیەوە کە خەڵک حکمڕانان خۆیان بە پەرسراو دەزانی بۆ زانیاریتان. ئەو ڕۆژ ئاوایی ئێستا ئەوروپای ئێستا تیۆکراسی هەبوو، حکمی تیۆکراسی. جا مێژونووسەکانی ئەوروپا دەڵێن سەدەکانی نێوەڕاست کە مەبەستیان پێ سەدەی شەشەمی زاینیە تاکو و سەدەی پانزەیەم و شانزەیەم. ئەو دە سەدەیە پێیان دەڵێن سەدەکانی نێوەڕاست بەنسبەت ئەوانەوە ئەو سەدانە سەدەی تاریکی بوون، چونکە حکمڕانەکان بە پەرسراو دەزاندران و دین کرابوو بە شتێکی وەکو بازیچەیەک بەدەست کەسانێکەوە کە پێیان دەگوترا چینی کە هەنووت کە ئێستاش هەیە لە ئەوروپا، بەڵام ئەو نوفوذ و دەسەڵاتەیان نەماوە. ئیسلام هەموو ئەو شتانەی چارەسەر کردن، وتی حکمڕانان شتێکی جیانین لە خەڵک، بەڵکو هەر لە خەڵکن و خەڵک دەبێت حکمڕانەکانی خۆی دابنێ، خەڵک دەبێت بەرپرسانی خۆی هەڵبژێرێ و دەبێت چاودێریش بێ بەسەریانەوە. و هەر حکمڕانێک ڕەوایەتی لە خەڵک وەرنەگرێ حکمەکەی ناڕەوایە. هەڵبەتە ڕەوایەتێکی حەق، نەک ڕەوایەتێکی بە فرت و فێڵ و تەزویر و چاوبەستەکێ و ترساندنی خەڵک و تەماع و بەرنانی خەڵک و هەتا کۆتایی. ڕەوایەتێکی حەق. هەر بۆیە چوار خەلیفە ڕاشیدەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی خواریان ڕازی بێ بە جێنشینە سەرڕاستەکان ناسراون، الخولەفاء الڕاشیدون، چونکە ڕەوایەتیان لە خەڵک وەرگرت. خەڵک هەڵی بژاردن و خەڵک بەسەریانەوە چاودێر بوو و بە عەدل حکمیان دەکرد پابەت بە قورئان و سونەت و شەریعەتەوە و هەتا کۆتایی هەموو ئەو شتانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چۆنی حکمڕانی کردووە ئەویش ئاوایان دەکرد. بۆیە پێیان گوتراوە جێنشینە سەرڕاستەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. جا براو خوشکە بەڕێزەکان، ئێمە ئەگەر تەماشای پێناسەی پێغەمبەری خۆمان بکەین صلی الله عليه وسلم لە خۆمان حاڵی دەبێت ئێمەش چۆن بین. بۆ ئێمە زۆر جار گوتوومە هەر کۆمەڵە مسلمانێک، هەر کۆمەڵە خەڵکێک بە ئەندازەی ئەوە بە شوێن کەوتووی پێغەمبەر دادەندرێن، بێموچەی بێمعاشی ئەوانە. هەڵبەتە ئێمە خوای پەروەردگار لەم سەرزەویە دای ناوین کە ژیانێکی ئاسوودە بگوزەرێنین وەخوا ئەم سەرزەوی بۆ پڕ کردوین لە ناز و نیعمەت. لە ڕاستیدا نیعمەتەکانی کە خوا بۆی داناوین لە سەرزەوی ئەگەر بە دادگەرانە دابەش بکرێن بەشی هەمووان دەکەن، بەڵام ئەوە لە ئەنجامی ئەوەدا ئێستا ساڵانە بە ملیۆنان خەڵک لە برسان دەمرێت لە زۆر لە وڵاتان. لەبەر چییە؟ لەبەرەوە کە واریداتی دنیا هەمووی لە سایەی ئەو حکمی لیبرالیزم و گلۆبالیزیشن عەولەمە و ئەوانە سیستەمی کاپیتالیزم زۆربەی واریداتی دنیا لە دەستی کەمینەیەکدا قەتیس بووە و بۆیە زۆربەی خەڵکی تووشی ناڕەحەتی دەبێت. وەکو زانایەک دەڵێ لە هەر شوێنێک شای بەرزت بینین شیوی زۆر قوڵیش دەبینی. ئەوانەی کە بۆ نانی ڕۆژێ محتاجن، بۆ نانی شەوێ محتاجن، ئەوانەی کە بێنوان بێوەزعن بێدەرەتانن، هۆکارەکەی ئەوەیە کە لەو لاوە لە سەریەوە ڕژاوە، بۆیە ئەوان لە بەریان بڕاوە. جاری دیکە باسم کردووە مستەفا لوتفی منفەلوتی ئەدیبێکە، ئەدیبێکی میسریە، بەڵام زیاتر لە
شام ژیاوە جا کتێبێکی هەیە النەظەرات لەو کتێبێدا دەڵێ شەوێک چوومە دەرێ هەرتم هەوای باڵی خۆم بدەم گوێم لە ناڵەناڵێکی بوو کە لێی چوومە پێش کابرایەک بوو چۆکی بەزجی خۆ نووسان بوون ئەژنۆی گوتم کاکە چیتە وتی وەڵا سکم دێشێ زگت بۆ دێشێ وتی وەڵای برسیمە چەند ڕۆژە هیچم نەخوادووە دەڵێ وەندی کە بۆم کرا هاوکاریەکەم کرد و دوایی لەو دوور کەوتمەوە لە گەڕەکێکی دیسان گوێم لە ناڵەناڵی کەسێکی دیکە بوو لێی چوومە پێشێ وتم کاکە چییە وتی وەڵا زگم دێشێ ئەتۆ زگت بۆ دێشێ دەڵێ لەسەر پشتێ ڕاکشا بوو ورجی لە بای کرد وتی وەڵای زۆرم خواردووە زگم دێشێ جا قسەیەکی جوان دەکات دەڵێ ئەوەی کە زۆری خواردووە ئەو ئەندازە زۆرەی کە خواردوێت تێگە نەی خوارد بە دای با بەوی دیکە هیچ جیان نەدێشە ئەمە دەزانم کە ئێستا دنیا وایە دنیا هەمووی زگی دێشێ کەمێکی لە تێریان زۆریشی لە برسان جا لەم هەرێمی خۆشماندا هەروایە بەزە من یەشتان پێ بڵێم گومانی تێدا نییە کە نابێ وابێت عەدل وایە و حەق وایە خێر و بێری ئەم وڵاتە بوو هەموو خەڵکی ئەم وڵاتە بێ خۆخوا سبحانه وتعالى بەپێ حکمی قورئان دەفەرمووی ئەوە قورئان دەفەرموێ والأرض وضعها للأنام خلق لكم ما في الأرض جميعا سخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا هەرچی لە ئاسمانەکان و زێدا خوا بۆ هەمووانی مەیسەر و دەستەبەر کردو بۆ هەمووانە وەکو یەک کەس لە کەسی زیاتر بەش پێوە نییە مەگەر ڕەنجی زیاتر بدا خۆی زیاتر ماندوو بکە حەق ئاوایە بەپێی سیستەمە بەشەریەکانیش بێ ئەوانیش هەروە دەڵێن کەواتە ئەو حاڵەتەی کە ئێستا ئێمە دەیبینین بێگومان حاڵەتێکی ناشەرعیە و ناعەدلە و ناحەقە و دەبێ هەوڵ دەین بیگۆڕین چاکی بکەین بەڵام بە چی چاک دەبێ لە ڕاستیدا بەوە چاک دەبێ کە ئێمە زۆری بیرکردنەوەمان بگۆڕین یعنی ئەو کەسەی کە تا ئێستا پێی وایە عیباد و بیلاد بۆ خزمەتی ئەو خوڵقاون دەبێ هەمویان لە خزمەتی ویدا بن خەدەم و حەشەم بن دەبێ بیرکردنەوەکەی بگۆڕێ کاکە تۆ ئەو بیرکردنەوە چەوتە چی هەتا خوا وای نەفەرموو خوا دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون جند و مرۆڤم تەنیا بۆەوە هێناونەدی بەندایەتی بۆ بکەن خوا بۆ ئەوەی ئێمە لەسەر زەویدانەوە بەندایەتی بۆ خوا بکەین چونکە بەهۆی بەندایەتی بۆ خواوە بەختەوەەر دەبین لە تاقیکردنەوەی خوا دەردەچین خوا ئەوە ئێمەی بۆی لێرە داناوە نەک بۆ خزمەتی ماڵێک و دوو ماڵ و عەشیرەتێک و حیزبێک کاکە تۆ دەبێ و بیرکردنەوەت بگۆڕی ئەوە وانێ وەکو تۆ لێ حاڵی بووی لە ڕاستیدا ئێمە هەموو وەکو یەکین بەندەی خواین بۆیە دەبێت پێکەوە براو تەبابین فەرزان ئەگەر ئەو نەیتوانی بیرکردنەوە چەوتەکەی خۆی ڕاستکاتەوە خۆ خەڵک دەبێ هەڵوێستی هەبێ گوێتان لێ برا خوشکەکانم خەڵک دەبێ هەڵوێستی هەبێ و بە هەر شێوازێکی شەرعیانە هەوڵدا ئەو لاریە ڕاستکاتەوە ئەو بارە لارە دەبێ ڕاست بێتەوە بەڵام بەداخەوە ئێمە تەماشا دەکەین خەڵکەکە دابەش بووە هەندێکی لە فڵان حیزبە هەندێکی لە فڵان حیزبە ئەوەی کە لەو حیزبەیە بە موچەیەکی حەرام بێدەنگیان کردووە بێ هەست و نەست و بێ هەڵوێستیان کردووە لە مرۆڤ شۆراوە خۆی لەلا بۆتە کۆیلە ئەوی دیکە بەو شێوە ئەوی دیکە بەو شێوەیە کە لە ئەسڵدا نابێ وابێت ئێمە پێشەوەی بیر لە حیزبایەتی بکەینەوە بیر لە سەر بە فڵان و پیسارکردن دێ بیر لەوکەن و بەندەی خواین ئێمە موسڵمانین ئێمە شوێنکەوتوی پێغەمبەرین صلی الله عليه وسلم ئەی بۆ دابەش بووین ئەی بۆ شیری تویر لێگردوو دەسوین بە وەهم خۆتان دەزان زۆر جار مەسەڵەن کاتی هەڵبژار و شت هاتۆتە پێشە شەڕە پڕ و بەزم و ڕەزمی زۆر جا ئێمە حەقیقەت دەبێ لە ناخەوە خۆمان بگۆڕین خوای پەروەردگار شێوازی گۆڕانکاری لە کۆمەڵگادا ئاوا پێشانی داوین دەفەرمی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوا واقعی هیچ کۆمەڵگایەک ناگۆڕێ واقعی سیاسیان ئابووریان کۆمەڵایەتیان تاکو ئەوان دڵ و دەروری خۆیان نەگۆڕن بیرکردنەوەی خۆیان نەگۆڕن دەبێت لە ناخەوە گۆڕانکاریە سونەتەوە لە شەریعەتەوە وەرمانگرتن بەوەوە ئێمە هەین ئەگەر ئەخلاق نەما ئینسان هەر بەدەست پرۆکسەکانی خۆی و گرفتار دەبێت
بەدەست خزمەکان و بەدەست دراوسەکانی و گرفتار دەبێ و ئەوانەی کە گوێنادەنە کوڕوشەکانی خۆیان دوای کوڕوشەکانیان بۆیان دەبن بەمای عیبداری بۆیان دەبن بەمای سەرێشە بەمای گوناهباری بۆ قیامەت و عیبداری بۆ دنیا بۆیە من لێرەوە دڵسۆزانە ئامۆژگاری هەموو لایەکتان دەکەم کە ئاگاداری خۆمان بین ئاگاداری ئەخلاق و ڕەوشتی منداڵەکانمان بین ئەخلاقیش بەرهەمی ئیمانە ئینسان ئەگەر پەیوەندی لەگەڵ خوادا باش بێ پەیوەندیشی لەگەڵ خۆی لەگەڵ خەڵکدا باش دەبێت خوای پەروەردگار لە سوورەتی سەرەتای سوورەتی ئەنفالدا دەفەرمێ فاتقوا الله وأصلحوا ذات بينكم دەفەرمێ پارێز لە خوا بکەن و پەیوەندی نێوانتان چاک بکەن هەروە دەفەرمێ إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون خوا لەگەڵ ئەواندا کە ئەهلی تەقوان پارێز لە خوا دەکەن و چاکەکارن ئەگەر ئینسان بۆ خوا سوڵحا بوو لەگەڵ خەڵکیدا گونجاو و چاک دەبێ کۆتا خاڵیش کە ویستم عەرزتان بکەم ئەوەیە کە ئێمە هەمیشە دڵخۆش بین بەوەی موسڵمانین ئەگەر حەق بدەینە موسڵمانەتەکەی خۆمان و با دڵنیا بین هیچ ڕێیەک لە ڕێی موسڵمانەتی چاکتر نییە وخوا سبحانه وتعالى ژمارەیەکی زۆر لە پێغەمبەرانی ناردوون سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ هەمویان مەشخەڵ بەدەستی هیدایەتی خوا بوون هەمویان سەرقافڵەی کاروانی ئیمانداران بوون کۆتا پێغەمبەر و صلى الله عليه وسلم گەورەترینیان و سەروەریان محەممەدە صلى الله عليه وسلم و ئەو پێغەمبەرەی ئێمە بە پێشەوانەی هەموو پێغەمبەرانی دیکەوە بانگەوازەکەی بۆ هەموو بەشەریەتە ئەوانی دیکە بۆ عەشیرەتێک بووە بۆ ناوچەیەک بووە بۆ کاتێک بووە بەڵام هی پێغەمبەری کۆتایی بۆ هەموو بەشەریەتە بە پانایی زەمین بە درێژایی زەمان لە دوای محەممەد عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەرێکی دیکە نایە چەند کەس لە دوای محەممەد الموستەفا بانگەشەی پێغەمبەراتیان کرد هەموو درۆزن دەرچوون هەر لە موسەیلمەی کەذابەوە بگرە لە ئەسوەدی عەنسی لە سەجاحی یەمامە لە دوایوی غوڵام ئەحمەدی قادیانی لە هیند چێ لەکوێ هەمووی درۆزن دەرچوون لە دوای محەممەد صلى الله عليه وسلم پێغەمبەرێکی دیکە نایە ئیبن تەیمی ڕەحمەتی خوای لێ بێ کتێبێکی هەیە باسی النبوات دەکا دەڵێ هەر کەسێ باسی پێغەمبەرایەتی خۆی دەکا یا چاکترین کەسە یا خراپترین کەسە ڕاستیشە دەڵێ گەر ڕاست بکات چاکترین کەسە کە پێغەمبەران بوون ئەگەر درۆژ بکات خراپترین کەسە جا ئێمە دەبێت دڵمان بە خۆمان خۆش بێ کە شوێنکەوتوی پێغەمبەری کۆتایی خوای و خۆشک و برایەکانم با ئێمە دڵنیا بین بە ئەندازەی ئەوە کە بەم قورئانەوە پابەند دەبین کە ئەوە دوافەرمایشتی خوایە ئەم قورئانە دوافەرمایشتی خوایە ئەمن پەیمانی کۆن و نوێ پەیمانی کۆن واتە تەورات و ئەو کە تەورات 4 سیفرە لەگەڵ هەر 35 کتێبەکەی دیکەمیان 39 کتێبن و ئینجیلەکان 4 ئینجیلەکان و کتێبی ئاڤێستای مەجووسیەکان و کتێبی کەنزاڕەبای سابیئەکان ئەوانم هەروە ئەوە هی یەزیدیەکان ئەوانە هەموو تەماشا کرد وەڵڵاهی ئەو کتێبانە لەگەڵ قورئاندا کە بەراورد دەکەی وەکو حیکایەتی بەرئاگردان وان دیارە ئەو کتێبەی خوا بۆ موسای ناردووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ گۆڕدراوە دەستکاری کراوە و لە ئەسڵدا خوا ئەو کتێبەی بۆ موسای ناربوو تەنیا بۆ بەنو ئیسرائیلی بۆ ناربوو و بۆ 3500 ساڵ لەمەوە پێش موسى عليه الصلاة والسلام 3500 ساڵ زیاتر لەمە پێشیاوە بۆ ئەو کاتی بۆی ناربوو و زەبوری کە بۆ داودی ناردووە بۆ ڕۆژگاری خۆی بوو و هەروەها بۆ سولێمان بۆ ڕۆژگاری خۆی بووە و ئینجیلەکەی کە بۆ عیسای ناردووە کە یەک ئینجیلی بۆ ناردووە ئێستا نەسڕەنەکە 4 ئینجیلیان هەن بۆ ڕۆژگاری خۆی بووە ئەگەر ڕاستکەن مەجووسیەکانیش ئاڤێستاش ئەگەر کتێبێکی خوا بوو بێ بەڵام زۆر هەموو گۆڕدراون و دەستکاری کراون هەروەها کتێبەکەی سابیئەش ئێستا تاخشتێک لە بەردەستی بەشەریەتدا هەبێ ئەم قورئانەیە کە تۆ لێی دڵنیابی لە ئەلیفی هەتا یای هەمووی فەرمایشتی خوایە جا ئەوانەی کە لێ بکۆڵنەوە من لەو بینی پێشوو کتێبێکە نووسی بە ناوی قورئانی مەزن لە 19 تەوەردا ئەوەی کە شارەزا بێ و زانا بێ و لێ بکۆڵێتەوە دەزانێت کە ئەم قورئانەی بەردەستی ئێمە 114 سوورەتە 6236 ئاەتە 77439 وشەیە 321180 پیتە
مسلمانان لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژ ئاوا ئێستا لەگەڵ ڕۆژگاری پێغەمبەر سۆسەرم لەسەر پیتێکی قورئان کێشەیان نییە بەڵام وەرە کتێبەکانی دیکە بێنە هەر ئەو چاپەی لەگەڵ چاپی دیکەی فەرقی هەیە جگە لەوەی کە نێوە ڕووکەکەشیان خەزەعبەلاتی وای تێدایە هەر لە فەرمایشتی خوا ناوەشێتەوە بۆیە بە ئەمە زۆر دڵخۆش بین کە شوێن کەوتی قورئانی پاشان ئەگەر بینە سەر باسی پێغەمبەرەکان سەڵات و سەلامی خوایان لەسەر هەموو پێغەمبەرانی خوا پایەبەرز بوون بەڵام لەبەر ئەوە پێغەمبەرانی دیکە خوای پەروەردگار بۆ ڕۆژگارێک بۆ عەشیرەتێک بۆ کاتێکی دیاریکراوی ناردوون بۆیە ژیان و بەسەراتیان چاک پارێزراو نەبووە غەیری ئەوەی کە قورئان بۆی پاراستووین تەماشا دەکەی هەموو ژیانی عیسا عەلەیهی سەڵات وەسەلام هەر تقریبا هی 2-3 ساڵی هەیە بۆ ئێمە پارێزراوە ئەو 2-3 ساڵی کە بۆ پێشەوەی خوا بەرزی کاتەوە بۆ ئاسمان هی موسا عەلەیهی سەڵات وەسەلام غەیری ئەوەی کە لە قورئاندا هاوی دیکەی ماوەیەکی کەمی بەڵام زۆر وردەکاری هەیە نەپارێزراوە هەروە داود و سلێمان و پێغەمبەرانی دیکەش هەروە بەڵام محەممەد الموستەفا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هی پێش پێغەمبەرایەتی بۆ ئێمە پارێزراوە لەو ڕۆژەوە کە بووەتە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەحظە بە لەحظەی ژیانی ڕۆژ بە ڕۆژ شەو کاتەکانی هەمووی دیارە 13 ساڵ لە مەککە بووە 10 ساڵ و چەند مانجێک لە مەدینە بووە چی کردووە چۆنی کردووە هەموو ژیانی بۆ ئێمە پارێزراوە جارێ زۆری هەر لە قورئاندا پارێزراوە ئەوی دیکەشی هەمووی بۆ ئێمە پارێزراوە لە کتێبەکانی سونەتدا بۆیە ئێستا ئێمە کە دەڵێن شوێن کەوتوی پێغەمبەرین صلی الله علیه وسلم ئەگەر لە قورئان شارەزابین و لە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر چاک دەزانی شوێن کەوتوی چین بەڵام کابرایکی نەسڕانی کە دەڵێ من بە دوای عیسا دەکەوم تەماشا دەکەی بۆ لە ئەوروپا ئالمانیەت پەیدا بوو سێکۆلاریزم بۆ لێوە پەیدا بوو چونکە بۆشاییکی زۆر لە ژیانیاندا هەبوو ئینجیلەکان شەریعەتیان تێدا نییە باسی حەڵال و حەرام و باسی چاکە و خراپە و باسیەوە وڵات چۆن بەڕێوە بچێ و خەڵک چی بکات چۆن کە باسی ئەوی تێدا نییە هەمووی ئامۆژگاری ڕوحی و ئەخلاقی و ئەو شتانەیە بەڵام قورئانی مسلمانان شەریعەتی تێدایە بۆیە علمانیەت لەنێو مسلمانان دەجێ نابێتەوە مسلمان ئەگەر مسلمان بن علمانیەت چی لێ بکەن یعنی باسی چیان بۆ دەکات باسی بەڕێوەبردنی وڵاتیان بۆ دەکات قورئان باز دەکات باسی لانی ئابووریان بۆ دەکات لە قورئاندا هەیە باسی پێکێنانی خێزانیان بۆ دەکات لە قورئاندا هەیە باسی چیان بۆ دەکات یعنی هەمووی لە فەرمایشتی خوادا هەیە بەو شێوەیە کە حەقە و ڕاستە و چاکە بۆیە بە ئێمە دڵخۆش بین بەوەی کە مسلمانین و شوێن کەوتوی پێغەمبەری کۆتایین صلی الله علیه وسلم و پەیڕەوی قورئانین بەڵام با ئەوە هاندەرمان بێ هەرچی زیاتر لە قورئان تێبگەین لە قورئان شارەزابین لێی لەبەرکەین چاکی بخوێنین لێی تێبگەین لێی وردبینەوە کاری پێ بکەین و پاشان ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ڕێبازی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام ئەویش هەر بریتێ لە تەطبیق و جێبەجێکردنی قورئان لە ژیانی تاچی و خێزانی و کۆمەڵاتی و سیاسی خۆیدا ئێمە ڕێکە لە بەردەستمانە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی تەرەکتوکم عەلە البەیضاء لەیلها کەنەهارها لا یەزیغ عنها ئیلا هالک دەفەرمێ لەسەر ڕێیەکی سپی و ڕوون ئێوەم بەجێهێشتووە شەوەکەشی وەکو ڕۆژەکەی وایە واتە تاریکی تێدا نییە مەگەر کەسێک بۆ خۆی بفەوتێنێ ئەگەر نەکەس لەو ڕێ لا نادا هیچ کەس لە ڕێی ڕاست لا دەدا ئەو ڕێ مەسەلەن شەقامە ڕێیە کە دەڕوا بۆ هەولێر دەڕوا بۆ دوهۆک دەڕوا بۆ کوێ لە شەقامە ڕێ کەس ون دەبێت لە کوێرە ڕێیان خەڵک ون دەبێت یعنی من زۆر دەرگوتومە ڕێک 124,000 بەس پێغەمبەری پێدا ڕۆی بن کە لە مستەندی ئیمام ئەحمەددا دەڵێ 124,000 پێغەمبەر هاتووە 124,000 پێغەمبەر بە ڕێیەکیدا ڕۆی بن وا کوتراوەتەوە تەخت بووە گرەی لێ نەماوە ئەوە لەکوێ کابرایەک پەیدا بووە مارکسێکە لینینێکە کابرایەک لە ئەوروپا لە ئەمریکا لە غەرب لە شەرق پەیدا بووە شوێرە ڕێیەکی داناوە خەڵک پێدا دەفەوتێ جا من لە کۆتاییدا جارێکی کە دەڵێم بە هەرچی زیاتر هەوڵ دەین لە قورئانی خواوە لە ڕێبازی پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم شارەزابین و هەوڵیش دەین شارەزایەکەمان بگۆڕین بۆ کردەوە لە خۆماندا زانینەکە بگۆڕین بۆ توانین حاڵی بوونەکە لە خۆماندا بکەینە حاڵ ئەو کاتە دەبینە چرایەک دەوروبەری خۆمان ڕۆشن دەکەینەوە وەکو پێغەمبەرەکەی خۆمان عەلەیهی سەڵات وسەلام ئەمەش دەبینە مایە ڕەحمەت بۆ خەڵک و بۆ دەوروبەرمان لێرەوە دەبێت گۆڕانکاری بکرێ بە ئەوە دەکرێت کە ئێمە هەوڵ دەین ئەوانەی کە خۆمان لەسەر ڕێی پێغەمبەر دەبینە عەلەیهی سەڵات وسەلام زیاتر خۆمان بەرینە ئاستی پێغەمبەری خواوە و من پێشم وایە ئەگەر ئێمە شایستە بین خوای پەروەردگار هۆکاری وا دەڕەخسێنێ
ئەو زوڵ مستەم و گەندەڵی و فەسادە ئەو هەموو قۆرخکاری و دەست بەسەر واریداتی وڵاتداگرتنە لەلایەن چەند ماڵێک و سەر بناوڵێک و کۆتایی پێدێ ئەگەر ئێمە شایستە بین ئەهل بین و کار بکەین بە تاکید خوای پەروەردگار بارودۆخەکەمان بە زۆرێک بۆ دەگۆڕە کە شایستەی میلەتێکی موسڵمان بێ خوا بە لوتف و کەڕەمی خۆی دەروی خێرمان لێ بکاتەوە وەخوا زیاتر هیدایەتمان بدا زیاتر عەقڵ و دڵمان ڕۆشن کاتەوە بە نووری هیدایەتی خۆی وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه